لەوەتەی بانگەشەی هەڵبژاردننی پارلەمانی کوردستان دەستی پێکردووە، قوبات تاڵەبانی وەک سەرۆکی لیستی 105 یەکێتی سەردانی بەشێکی زۆری شار و ناوچە جیاجەکانی کوردستانی کردووە. جگە لە هەرسێ دروشمی ئارامی و هەلی کار و خزمەت، یەکێک لەو خاڵانەی زۆرترین جار قوبات تاڵەبانی جەختی لەسەر کردوێتەوە، پرسی گەڕاندنەوەی هاوسەنگی بووە بۆ کوردستان کە لە پاڵیشیدا ڕوئیای ڕوونی خۆی و یەکێتی بۆ ساڵانی ئایندەی کوردستان ئاشکرا کردووە. بەپێی ئەو خوێندنەوانەی بۆ وتارەکانی قوبات تاڵەبانی دەکرێن، پرسی هاوسەنگی بە پایی سەرەکی بەرنامەی یەکێتیە و وەک چارەسەری بابەتی و گونجاو خراوەتە ڕوو بۆ ڕەوشی ئێستەی کوردستان و 4 ساڵی داهاتوو. بێگومان ئەمەش لە پاڵ جەختکردنەوەی بەردەوام لە دروشمە سەرەکیەکانی ئارامی و هەلی کار و خزمەت. لە کەرنەڤاڵی لیستی 105 یەکێتی لە هەولێر، قوبات تاڵەبانی ڕایگەیاند تەنها یەکێتی دەتوانێت هاوسەنگی بگەڕێنێتەوە بۆ شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستان. یەکێتی دەکەینەوە بە یەکێتەکەی جاران بۆ ئەوەی لە پارلەمان و حکوومەتی داهاتوو باشتر خزمەت بە هاوڵاتیانی هەرێم بکەین. هەولێر لای ئێمە تەنها پایتەختی هەرێم و مێژووی گەلەکەمان و هێمای شارستانیەتی نییە، بەڵکو لای ئێمە لانکەی یادەوەری ڕۆڵە گیان لەسەر دەستە پارتیزانەکانی یەکێتیە کە لە هەشتاکاندا کونە مشکیان لە مەحافزەکەی بەعس کردبوو بە قەیسەری. دەرکەوتنی ئەم جارەمان بۆ هەولێر جیاوازە لە جارانی تر. ئەم جارە مژدەی وەلانانی ناکۆکیە لاوەکیەکان و پەیمانی یەکڕیزی نێوماڵی یەکێتیتان پێدەگەیێنین. لە قۆناغی نوێ ئەم شارە ئەکەینە سمبولی نیشتیمانی، لەسەر بنەمای چەپکە گوڵەکەی مامی گەورەمان ئەیکەینە پایتەختێک کە بەڕاستی گزارشت لە فرەی سیاسی و کارگێڕی بکە. هەولێر هەزاران ساڵە نیشتیمان و مەڵبەندی پێکەوە ژیانی پێکاتەکانی تورکمان مەسیحی میوانە عەرەبەکانە کە ناشێت و ناکرێت لەسەر هیچ لایەنێک و هیچ دەسەڵاتێکی سیاسیش خۆڕخ بکرێت. قوبات تاڵەبانی بواری ئابووری و چاکسازیەکانی لەیاد نەکردووە و بە بیری خەڵکیشی هێنایەوە کە کاتێک قەیرانی ئابووری دووچاری کوردستان بوو، تەنیا یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لەبەر پرسیارەتی ڕای نەکرد و شانیدایە بەر ڕەوشی تازەی کوردستان و کاری جددی کرد بۆ ڕاستکردنەوە و دەرباسکردنی بژێوی هاوڵاتیان لەو ڕەوشانە هەموارەدا. قوبات تاڵەبانی سەرۆکی لیستی 105 یەکێتی ڕوونتر دەدوێت و دەڵێت دەرکەوتنی ئەم جارەی یەکێتی نیشتیمانی کوردستان جیاوازە و مژدەی وەلانانی ناکۆچیەکان و یەکڕیزی یەکێتی ڕادەگەیەنین. دەژڵێت بەڵێن دەدەین بۆ ڕەخساندنی هەلی کار چیتر کار بە تەسکیەی لق و ناوچە نەکرێت، چونکە دەبێت هەلی کار بۆ هەمووان بێت. لە ڕێی کردنەوەی و بەگەڕخستنەوەی 2000 کارگەی کە ئەمڕۆ کار ناکە و بەهاندانی وەبەرهێنان لە کارگەکانی تری کشت و کاڵ و پیشەسازی بەڵێن دەدەین بۆ ڕەخساندنی هەزارەها هەلی کار بۆ گەنجە خوێنگەرمەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەولێری پایتەختمان. ناشێڵین دامەزراندن لەو کارگە و پرۆژە نوێیانە بە تەسکیەی لق و ناوچە بێ کە ئێمە باسی هەلی کار دەکەین، باسی هەلی کار بۆ هەمووان دەکەین. باش دەزانین قورسە لە هەولێر یان لە دهۆک کەسێک ئیشێکی دەستکەوێت ئەگەر تەسکیەی حزبی پارتی لەگەڵان نەبێ. باش دەزانین کە بەبێ پشتگیری پارتی قورسە کارگەیەک دروست بکرێ کە دەڵێین هەلی کار مەبەسمان بۆ هەموو کەسێکە. ئەوەش بە یەکێتی نیشتیمانی کوردستان بە یەکێتیەکی بەهێز لە ناو دام و دەستگاکانی حکوومەت و پەرلەمان دەستەبەر دەکرێت. ئەوە بە هاوسەنگی هێز لە نێوان یەکێتی و پارتی دەکرێت تاکو ئەگەر ئەم دیاردەیە لە شوێنی تریش هەبێ کە ڕەنگ بێ هەبێ چیتر نەمێنێ. ئەو ڕەوانیەی بە قسەکانی قوبات تاڵەبانیەوە دیارن سەرنجی خەڵک و لایەنە سیاسیەکان و چاودێرانی ڕاکێشاوە و زیادەڕەوی نییە گەربوو وترێت تا ئێستا قوبات تاڵەبانی ڕۆڵی میحوەری دەجێڕێت لە بانگەشەی هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی کوردستاندا.